لەیەکێک لە یاریەکانی هەفتەی حوتەمی خولی پلەیەکی کوردستان هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە زانکۆی جیهانی هاوشاری کرد. دوای وەستانی خولەکە بۆ ماوەی 3 هەفتە و چەندین گۆڕانکاری لە پێکاتەکانیان لە گواستنەوەی زستانە هەردوو تیپ بە هەستیاریەوە لە سەرەتاوە دەردەکەوتن. لە ئاخولەکی 28 سلێمان قاسم بربەستی یەکسانی بڕی و هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریشان لە پێش بوو، بەڵام نیوە یەکەم بەم تاکە گۆڵەی هەولێر کۆتایی هات. لا نیوەی دووەم زانکۆی جیهان دەست پێشخەری کرد بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم. هەولێر بە 2 هێرش وەڵامیدایەوە. لا خولەکی 75 دیار هاوار ئەنجامەکەی بۆ هەولێر 2 هێندە لێ کرد. زانکۆی جیهان هەوڵی گەڕانەوەی بۆ یاریەکە دەدا. لا 2 دەرفەتی مەترسیدار نزیک بوو لێی، بەڵام لێی سەرکەوتوو نەبوون. یاری بە 2 گۆڵی پاک بە سوودی هەولێر کۆتایی هات. تیپەکە لە هەفتەیەک پێش خولەکە خڕبەوە یاریزانەکان هیچ مەشقوڕاهێنانەیان نەکرد پێکەوە ئیسیجام لە تیپەکە نەبوو. ئەوەی بینیتان دوای وەستانی خولەکە دوای زیادکردنی چەند یاریزانێک لەلایەن ستافی ڕاهێنەران و دەستەی کارژێر بە پشتگیری ئەوان تیپەکە توانیان تیپەکە کۆ بکێتەوە، تیپەکە زیاتری سیجام بکە، تیپەکە لە ڕووی بەدەنیەوە زیاتر بەرەو پێش بچیتن. ئەوەی بینیتان ئەمڕۆ توانیمان ئەوە دووەم سەرکەوتن بەدەست بێنن. بەڕاستی یانەی هەولێر شایانی ئەوەیە لە خولی نایابی کوردستان یادی بکە، ئەوە جێگای یانەی هەولێر نییە. ئینشاڵڵا ئێمە بتوانین بە هەوڵی هەموو لایەک یانەی هەولێر بگەینەوە بە خولی نایابی کوردستان. لە ئەنجامەکەی ڕازی نەبووم، لەبەرەوەی ئێمە ئەوڕۆ بەڕاستی ناوبژوانەکان ئاستەی باشیان پیشان نەدا. ئەنێ من بەڕای خۆم دەکرا بە باشتر تەعامل بکەن. ئەو دەمێنێتەوە سەر هێچێتە پێ کوردستان تەماشەی گۆڵی مە بکە کە گۆڵمان کردی هیچ کێشەی نەبوو، ئەوانیش گۆڵیان کردی ئۆفساید بوو، ئەوان با قەرار لەسەر بدەن. بەنسبەت یاریەکە من دوێنێش باسم کرد لێ ئەلام، من هیچ حساسیەکەم لەگە یانەی هەولێر نییە، بەڵام دەکرا یاریەکە خۆشتر بکرێ خۆشتر بی تێدەگەی. بەس ئەمە لە ئاسی یاریزانەکان ئەوڕۆ لە ڕۆژی خۆی نەبوون، نۆرمالیشە ئەتیادە ینی تیپە باش یاری ناکە دەدۆڕێنی. بەم شێوێ زانکۆی جیهان دوای 3 بردنەوە و 3 یەکسانی تووشی یەکەم شکست هاتوو. بە 12 خاڵەکەی و بە جیاوازی گۆڵ لا پلەی دووەمی ڕیزبەندی مایەوە. هەولێریش 2 یاریە سەرکەوتن تۆمار دەکات و خاوەنی 8 خاڵە و دێمی ڕیزبەندیە. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.